شهيد أكرم فهد ناصر. شهيد أكرم فهد ناصر لسال 1968 لشار منالي هاتس الدنيا. خونين السرطايي تمام كردو پەیوەندی کردە خزمەت سەربازی. لە ساڵ 1970 لە لایەن ڕژێمە باس وەرینەوە و تۆمەتە ئەنتەمابوونەڕە حزب الدعوەی ئیسلامی دەستگیر کردیا. شەهید ئەکرەم فەهەد لە گۆشەی زیندان تووشە سەختترین جوورەی لە سزای دەروونی و جەسەیی هات. ئی شەهیدە دوای 2 مانگ لە دەستگیرکردنی لە هەمان ساڵ دریا لە سێدارە.